الو شو خانجان چۆنی؟ سۆماجان چۆنی ئەحواڵت چۆنە؟ زۆر سپاس مەمنون. لەگەڵ ئیشوکاری کۆمپانیایە چۆنی؟ وەڵا باشین هەروە بێت. سۆماجان کارێکی زۆر گرنگم پێت هەیە. فەرموو بڵێ. ئێمە چەند ساڵە ڕەفیقی یەکترین؟ ئێدەمێکە لە منداڵیەوە. ڕاستی شتێک هەیە هەر دەبێ بۆم بکەی. ئێ بەسەر چاو بڵێ بزانم چییە. دەبێت لە کۆمپانیا چاودێری سیروانی مێردم بکەی. لەگەڵ چ ئافرەتێک قسان دەکا چ دەکا چ ناکا هەموو شتێکم دەبێت پێ بڵێ. ئەی هاوار شۆ خانجان تۆ واز لەو دڵپیسی هەر نەیەنا؟ من زۆر قەلەقم. تۆ دەبێ ئەو ئیشەم بۆ بکەی. من دەمەوێت تۆ ئەو ئیشەم بۆ بکەی. دڵنیابە ئەگەر ئەو ئیشەم بۆ بکەی هەرچی بڵێ من بۆت بکەم. باشە بەڵام شۆخان شتێک هەیە. شتی وەکو چی؟ بڵێ. من برایەکمەیە بێ ئیشە خۆتە زانیت. ئەبێ ئەویش دابمەزرێنن لە کۆمپانیا. تۆ ئیشەم بۆ بکە دڵنیابە من پێی دەڵم براکەشت دامەزرێنێ. جگە لەوەش هەموو جارێ کە شتێکم پێ بڵێ پارەشت دەدەمە. باشە بەڵام مەڵێم بۆ واز لەو ئیشەنێنین وەڵڵاهی باشترین مێردە دەیە شۆخان. ئێستا تۆ ئیشەم بۆ دەکەی یان نا؟ باشە هەوڵی خۆمێم. هەوڵ نا تۆ دەبێ و ئیشەم بۆ بکەی من پارەت دەدەمە. باش تاو خەمت نەبێ. دەی باشە جارێ خواحافیز. خوارد لەگەڵ. کاک سیروان ئەوەی ڕاستی بێ بۆیە هاتم بۆلات ویستم قسەت لەگەڵ بکەم دەربارەی مەوزوعێک. فەرموو. براکەم ماوەیەکە پێویستی بەکارە. ئەنجا وتم ئەگەر بتوانیت یارمەتیمان بدەیت لێرە ئیشێکی بۆ بدۆزینەوە. شۆخانی خێزانم پێگوتم دونێ. بەڵێ. باشە شارەزایی لە چه هەیە؟ خۆی بەشی یاسایی تەواو کردووە. سۆماخان بە خۆت دەزانی پارێزەرەکانمان زۆر باشن. کارەکانیشیان زۆر ڕێکوپێکە. باشە پێم بڵێ شارەزایی لە کۆمپیوتەر هەیە؟ ئەوەی ڕاستی بێ ئەوەندە باش نییە. لەو دەمەی ئێستا پێویستیمان بە کۆمپیوتەر هەیە. بە خۆشت دەزانی. بە خۆت مۆزۆپێکی زۆر باشی. زۆر سپاس. بەڵام لەو دەمەی ئێستا بەشی کۆمپیوتەرمان پێویستە. بە داوای لێبردنەوە. یعنی هیچ جێک نییە ئێمە چەند ساڵە لێرەم من و لەگەڵ شۆخانخانیشە زۆر هاوڕێین. ناتوانین جێگایەکی بۆ بکەیتەوە؟ شۆخان لۆی باس کردم. باشە شتێکی دیکە ئینگلیزی دەزانی؟ وەڵڵا ئەوەندە باش نییە. ئێسۆڵاقان داوای لێبوردن دەکەین لەو کاتێ ئێستا. دەبی بشمانبووری. نا ئاساییە زۆر سپاس لە کاتیشم گرتیت. سەرچاوە فەرموو. بەڵێ شۆخانخان. سۆماجیان چۆنی؟ باشی بە قوربان. چی بوو؟ چت کرد؟ وەڵی زۆر بێتاقەتم هەرواز بێنە. بۆ وەری نەگرت؟ ناوەڵا وەری نەگرت. تۆ خەمیەوەت نەبێ من دوای خۆم پێی دەڵم بۆی وەریگرێ. بەس ئەوم پێ بڵە ئەو هیچ ئافرەتێک هاتی تەلای؟ نانا هێشتا کەس نهاتووە کەسیشم نەدیوە. یعنی کەس؟ نا دڵنیا بە کەس نەهاتووە. یەک دقە شۆخان یەکێک هات بۆ دەکەمەوە کامێرێستا. سڵاو ببوورە ژووری کاک سیروانم دەویست. کاک سیروان دەویست؟ بەڵێ. فەرموو لەو ژوورەیە دەست خۆش بێت. شۆخان بینیت؟ بەڵێ بینیم. بڕۆ هەوڵ بدە بزانە باسی چ دەکەن لەو ژوورەوە. ئەخە ناتوانم ئێستا لە ژوورەوە بووم چی پێ بڵێ بچمە ئەوێ؟ من ئەوە نازانم من پارەت دەدەمێ بڕۆ هەر چۆنێکە تەرتیبی کە. باشە باش ئێستا ئەچم. دەی بڕۆ. دەی خوات لەگەڵ. خواحافیز. کاک سیروان من ڕۆژنام کچە پورەکەی سامان. یا خۆ بەخێر بێ سەرچاوە. فەرموو. کاک سیروان ئاساییە دانیشە؟ فەرموو. سپاس. خێرەوە شەوشی؟ کۆم شەوشی نییە ئەویست پرسیارێکت لێ بکەم. فەرموو. داتاکان داخلی کۆمپیوتەر بکەم؟ سۆماخان دەبێ سیستەم شت داخل دەکرێت؟ نەخێر. نازانم شەوش دیاری. هیچ نییە بەزەم ماوە تۆزم مێشکم ماندوو هەرەوەدا. باش. بگورە لە کاتم گرتم نەبێ بڕۆم کاتێکی خۆش. سۆماخان بەڵێ. مۆبایلەکەت. داوای لێبوردنەکەم. فەرموو.
سیڤەکەدا بەڵێ زۆر باشە گوتت بڕوانەوەی کۆمپیوتەر دەیە بەڵێ وایە ئەکسل وۆرد زۆر باشە مایکرۆسۆفت یعنی پاوەرپۆینتیش دەزانی بەڵێ دەستێکی ڕەنگینم هەیە لێ ئەزمووی چەند ساڵت هەیە 2 ساڵ زۆر باشە باشەوە ئیش بوو کردت مۆبایلەکەت لە پەنایەکی دانابایە ئەی وەڵڵاهی مۆبایلەکەم لەسەر مێزەکە دانا هەر یەک تۆزیش ما بۆ ئاشکرا ببین تۆ ئیشەکەی منت بە جوای نەکرد هیچ نەبای لەژێر کتابێکی لەژێر مێزێکی لەژێر شتێکی دادنابایە وەڵڵا زۆر هەوڵم ما ئێ چی بکەم ڕۆشناخان بەڵێ یەکمان تێست بە ئەگەر زانیم باش بووی ڕامان لە کارەکانی یەکتر بۆ ئەوە بە موچەی 800,000 دەست بەکار دەبی ئینشاءڵڵا باشە باش فەرموو. دەستا خۆش ئێستاش لەگەرم وەرە بە هاوکارەکانت بناسێنم باشە باش فەرموو. جۆ بگرە چاودێریان بکە جیان مەهێڵە باشە خەمت نەبێ بۆ ساعت نەدەرۆ سیرکە چی بوو شۆخان بینیت بۆ ناچیتە ژوورەوە بڕۆ بزانە بۆ چ دەڕۆن باشە خەمت نەبێ چاوم لە سەریانە ئەڵێم بڕۆ ژوورەوە ناتوانم بڕۆمە ژوورەوە تۆ تێناگەی زووبە بە دویاندا بڕۆ بزانە بۆ چ دەڕۆن شۆخان جان لەوە زیاتر ناتوانم بڕۆ باشە ئەلو جۆگەرە سێرم کە خەمت نەبێت من خۆم هەر چاوم لە سەریانە هەر شتێک بوو پێدەڵم بەڵام شۆخان ئەمەی شتێکت پێ بڵێم ها چیتەوە ئیشم بە 150,000 هەر ئێستا بە فاستبای بۆم بنێرە باشە باشە باش ئێستا بۆ دەنێرم بەس چاوان لەسەر لانە دەی نانە خەمت نەبێ باشە من ئیشم بەجێشت و دای قساکەینەوە دەی خۆت لەگەڵە باشە دەی خوافیز